لە شاری ئەولێری شەریەکە لە ئاکادیمیای شەترەنجی ئاسیای لە قیەولێر و یانی شەترەنجی خانزاد و سەنتەری مەلیک لە ماوەی وەرزی یاوین خولی فێربوونی یاری شەترەنج بەڕووی ئارزومەندانی یاریەکە دەکەنەوە. ئێمە وەکو ئەکادیمیای شەترەنجی هەولێر بەنیازی 28 پێنج کە دەکات ڕۆژ شەمووی یەکەم دەورەی بەڕسمی دەیکەینەوە بۆ ماوەی مانجێک وە بە بەردەوامیش دەبیتن هەر ئەوە نییە توێیەکێک لە ئامانجەکانی ئەکادیمیا گەشەکردن و بڵاو پێکردنی شەترەنجە لە هەموو چین و توێژەکانی کۆمەلگا و هەدەفمان ئەوەیە کە شەترەنج بگێتە هەموو ماڵێکی بەڵام ئەو خولانە بە شێوەیەکی ئەکادیمی و زانستیانە دەمانەیە وە بکەین سیستەمی تایبەت بە خۆمان هەیە ئەو سیستەمە کە لە هەموو جیهان باوە پەیڕەوی دەکەین ئینشاءالله. ئەم ساڵیش خۆشبەختانە دوای کۆتاییاتنی ئیمتیحانەکانی کۆتایی بۆ قوتابخانەکان بەنیازین خولێکی فێربوونی شەترەنج بکەینەوە بۆ ئەو فێرخوازانەی کە ئارەزویان هەیە فێری شەترەنج بن. خولەکە بۆ ماوەی یەک مانگ دەخایەنێ هەفتەی 3 ڕۆژ دەبێت لێک شەشەوە دەست پێ دەکات. ئامانجیشمان کرد لەکردنەوەی ئەم خولە ئەوەیە تەنها بۆی زیاتر فێرخوازەکان بە ئاشنا بن بە شەترەنج. خۆتان زان لە پێشووتری هەولێر پێشنگ بۆ لە یاری شەترەنج دەمانەوێت لە ئێستاداش خەڵکی زۆر کۆ بێتەوە لە دەوری شەترەنج ئەو بەهرە شارەوانەی کە ونن لەو خولانە دەتوانێت بەدیار بکەون و دواتریش ئەگەر لە خولەکە بەسەرکەوتوی تەواو بوو چکە ئامانج ئەم خولە تەنها فێربوونە لە دواتر ئەگەر فێرخواز ئارەزووی هەبوو کە بەردەوام بێت دەتوانێت خولی بەهێزکردنی بۆ بکەینە بۆی بەرەو یاریزان بۆ مڕۆ.